پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ يدخل فقراء المؤمنين الجنة قبل الأغنياء بنصف يوم 500 عام. بزانە تۆ فەقیر و هەژار و داماوی یە هەژارەکان داماون. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەقیر و هەژارەکانی ئومەتی من، فەقیر و هەژارە ئیماندارەکان بەنی و ڕۆژی قیامەت 1000 ساڵە. بەنی و ڕۆژ پێش دەوڵەمەندەکان ئەچنە بەهەشتە. واتە خەڵکی فەقیر و هەژاری ئیماندار 500 ساڵ پێش لوت بەرزەکان و دەوڵەمەندەکان دەچنە بەهەشتەوە. تۆ بۆ خۆت وەستێنراوی نازانی چیت بەسەراتیە، فەقیرەکەش بۆ خۆی لە بەهەشتایە 500 ساڵ پێش تۆ چێتە باشتەوە. کەواتە تۆ فەقیر و داماوی کە گاڵتە بە فەقیر و هەژار دەکەی، نەک ئەوان 500 ساڵ پێش تۆ چنە باشتەوە. گاڵتە بە فەقیر و هەژار مەکە. فەقیر و هەژار لای خوا زۆر بەڕێزە، ئەگەر بەڕێز نەبێ 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان ناچێتە بەهەشتەوە. کەواتە ئەوەی کە فەقیر و هەژار بێ و ئیماندار بێ و سپاسی خوا بکە لە قیامەتە زۆر جێگای لە دەوڵەمەندەکان خۆشترە. کەواتە با بە خۆمان دابچینەوە ئاگامان لە خۆمان بێت. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، بە لوتبەرزی گەورە نابیت، بە تەکەببور و لە خۆبایی بوون گەورە نابی، بەڵکو بچووک دەبیتەوە.